مراکانی دادگای فدرالی گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆرە ڤالا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە هەولێرە لەگەڵماندا. دکتۆرە سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. دادگای فدرالی عێراق بە پاساوی نادەستوری بوون کورسی کۆتاکانی هەڵوەشاندەوە لە پەرلەمانی کوردستان. ئەمە لەکوێدا پێچەوانەی نادەستورە و کورسی کۆتا بۆ پەرلەمانی عێراق ئاساییە و دەستوریە، بەڵام بۆ پەرلەمانی کوردستان نادەستوریە. سلااو لە بەڕێستان و سلااو لە بینەرانی بەڕێز. ئەوڕۆ دادگای فدرالی بڕیاری دەرنەکردووە. ئەوڕۆ دادگای فدرالی یاسایەکی نوێی داڕشتووە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. یاسای داڕشتووە، بڕیاری دەرنەکردووە کە ئەوە بە هیچ شێوەیەک اختصاصی دادگای فدرالی نییە. اختصاصی دادگای فدرالی لە مادەی 93 دەستور دیاری کراوە بە 8 بڕگە و اختصاصەکانی تحدید کراوە کە دادگای فدرالی بۆی نییە لەناو ئەو اختصاصانە دەربچێتن، بەڵام ئەوڕۆ بەداخەوە ئەوەی ئەوڕۆ دادگای فدرالی کردی بەڕاستی ئینقیلابی قەزا بوو بەسەر دەستوردا. انقلابێکی وازەحە چونکە لە خارجی اختصاصی خۆی بڕیاری دەرنەکردووە، بەڵکو یاسایەکی نوێی داڕشتووە. دادگای فدرالی ئەوڕۆ تەنها لەسەر پرسی کۆتاکان قسەی نەکردووە، لەسەر 4 تەوەر لەناو بڕیارەکەی خۆیدا قسەی کردووە. لەسەر بازنەکانی هەڵبژاردن و کورسی کان بەگشتی و کورسی کۆتاکان قسەی کردووە و لەسەر کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی قسەی کردووە و هەروها لەسەر دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان قسەی کردووە و هەروها لەسەر دەسەڵاتی دادوەری ئەوەندەی کە پەیوەندیدارە بۆ پرۆسەی هەڵبژاردن قسەی کردووە. لەسەر موچەش قسەی کردووە. ئەگەر بینە سەر کورسی بەڵێ ئەگەر بینە سەر پرسی کورسیەکان و بازنە، ئەوە کوردستانی لە یەک بازنەی هەڵبژاردنەوە کردووە بە 4 بازنەیان زیاتر، واتە دەکرێت 4 بازنە بێ و دەشکرێت زیاتر بێتن لە 4 بازنە. گوایە ئەوە پێچەوانەی دەستورە کە هەرێمی کوردستان یەک بازنە بێ، بەڵام بۆی تحدید نەکردوون پێچەوانەی کام مادەی دەستورە. اینجا عدەدی کورسیەکانی لە 111 کورسیەوە کەم کردوتەوە بۆ 100 کورسی. گوایە عیبارەی 11 کورسی پێچەوانەی دەستورە، بەڵام بۆی تحدید نەکردوون پێچەوانەی کام مادەی دەستورە. بۆ تەواوکردنی هەڵوەشاندنەوەی 111 کورسیەکە یان عیبارەی 11 کورسیەکە کە لە مادەی یەکی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵیوەشاندوتەوە بە نادەستوری دایناوە، ئیشی کردووە لەسەر مادەی 36 مکەڕەر. مادەی 36 مکەڕەرش لە ناو یاساکەدا دەڵێ 5 کورسی بۆ کلدان سریان ئاشورە و 5 کورسی بۆ تورکمانە و 1 کورسیش بۆ ئەرمەنە. ئەو مادەیەشی بە تەواوی هەڵوەشاندوتەوە. واتە ئەوەی کە پەیوەندی بە پرسی کۆتاکان هەیە لە پەرلەمانی کوردستان بە تەواوەتی هەڵوەشاندوتەوە. پێمان دەڵێ پێچەوانەی دەستورە، بەڵام بێ ئەوەی پێمان بڵێ پێچەوانەی کام مادەی دەستورە. بەڵام ئەو بڕیارەی پەرلەمانی ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی کە کورسیەکانی کۆتای هەڵوەشاندوتەوە بزەبت پێچەوانەی بڕگەی یەکەمە لە مادەی 49 دەستوری عێراقی. بڕگەی یەکەم لە مادەی 49 دەستوری عێراقی دەڵێ مەجلسی نوابی عێراقی پێک دێتن لە کۆمەڵێک ئەندام 800,000 کەسێک مەقعدێکی هەیە لە کۆتایی مادەکەدا دەڵێتن، بەڵام پێویستە تەمسیلی هەموو پێکهاتەکانی عێراق بکە. مەجلیسی نواب کە دەڵێت تەمسیلی هەموو پێکهاتەکانی عێراق بکە، هەر نەسەن وا هاتووە على أن يراعى تمثيل سائر مكونات الشعب فيه، يعني دەبێت تەمسیلی هەموو مكوناتی الشعبی عێراقی بکە. يعني بنصێکی صریح دەستوری عێراقی بۆ مشەڕعی عێراقی دەڵێ کاتێک کە یاسای انتخابات دادەنێ ئاگادار بە پێویستە کۆتا تەزوید بکەی بۆ ئەو مکەویناتانەی کە ناتوانن کورسی بەدەست بێنن لەو منافەسەیە کە هەیە لە بینی ئەحزابەکان. ئیدەن لەوێ بەنەس پێی دەڵێ دەبێ کۆتا دابنێ و فعلا لە ساڵی هەر لە ئاخر قانونی انتخاباتی ساڵی 2023 کۆتا تەزوید بووە لەناو قانونی انتخاباتی عێراقیدا. بۆیە ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی ئەوەندەی کە پەیوەندی بە ڕەتکردنەوە یان هەڵوەشاندنەوەی کورسی کۆتا هەیە لە پەرلەمانی کوردستان بزەبت پێچەوانەی بڕگەی یەکەمی مادەی 49 دەستوری عێراق. اینجا ئەگەر
مادەی 49 بڕگەی یەکەم بڵێ لە مەجلیسی نوابی عێراقی دەبی کۆتا هەبێتن من بابن ئەولا لە پەرلەمانی عێراقیش دەبی کۆتا بۆ پێکهاتەکان هەبێتن کە هەمووی پێکهاتەی ئەسیلن و بە هەمویان گەلی کوردستانیان گەلی هەرێمی کوردستان پێکدێنن بۆیە ئەوەی کە پەیوەندی بە کورسی کۆتاکانەوە هەبوو نەسەن و ڕوحان پێچەوانەی دەستورە و پێچەوانەی یاساکانەوە پێچەوانەی ئەو ئیتیفاقیە نێودەوڵەتیانەشە کە عێراق ئەندامە تێیدا هەموو ئەو ئیتیفاقیە نێودەوڵەتیانەی کە تەرکیز دەکەن لەسەر پارێزگاریکردن لە مافی پێکهاتەکان و مافی ئەقەلیەت پێچەوانەی ئەوانیش ئەوڕۆ ئەو بڕیارەی دەرکردووە ئەوە پەیوەندی بە بازنەکانی هەڵبژاردن و بە عادەدی کورسی پەرلەمانی و هەروەها بە کورسی کۆتاکانەوە هەبوو اینجا محکەمەی ئیتیحادی بەوە نەوەستاوە لەسەر پرسی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن لەسەر مادەکانی 6 و 7 و 58 یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان قسەی کردووە مادەی 6 مادەی 7 مادەی 58 باس لە هەیئەی سربەخۆی هەڵبژاردن دەکا کە دواتر بۆ تا کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان و ئەو کۆمیسیۆنە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی بەڕێوە بردووە واتە ئیداری کردووە و هەروەها ئیشرافی کردووە بە نەسی عیبارە ئەوەی کە پەیوەندی بە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەوە بێ ئەو نەسانەی هەڵوەشاندۆتەوە و لە جێگای ئەوان نەسێکی تازەی داڕشتووە نەسە تازەکەی کە داڕشتووە دەڵێ کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبا ناڵێ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبا دەڵێ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەباوەتە بە مطلقی هاتووە ئیستیفهامە بە شێوەیەکی جیاوازی ئەوە لەمەدایە کە کۆمیسیۆنی سربەخۆی کە هەرێمی کوردستان حەقی نییە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەبێ ئەگەر بیگودوبایە تەنها بۆ خولی شەشەم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبا لێرانە مەگومانمان نەدەکرد وەکو قانونی بەڵام ئەو بە مطلقی هێناوێتی دەڵێ کۆمیسیۆنی نەسی داناوە دەڵێ کۆمیسیۆنی عێراق هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبا بە مطلقی اینجا لە پاڵ ئەوەش هەستاوە مادەکانی 6 و 7 و 58 وەکو ئیشارەتم پێدا کە پەیوەندیدارن بە کۆمیسیۆن و دامەزراندنی کۆمیسیۆن و ئیدارەدانی هەڵبژاردن و ئیشرافکردنی لە هەرێمی کوردستان هەر هەموو ئەو مادانەی هەڵوەشاندۆتەوە بە کۆمیسیۆن نەوەستاوە لەسەر پەرلەمانیش قسەی کردووە لەسەر مادەی 56 بڕگەی دووەمی لەناو مادەی 56 هەڵوەشاندۆتەوە طبعا مادەی 56 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 باس لە دەسەڵات و ئەرکەکانی پەرلەمان دەکاتن لە بڕگەی دووەم لەو مادەیە دەڵێ پەرلەمان بۆی هەیە قسەی هەبێ لە ڕێکەوتنەکان و لە پرسە چارەنووس سازەکان و هەروەها لە چۆنیەتی پەیوەندی هەرێمی کوردستان بە دەسەڵاتەکانی مەرکەز ئەو دەسەڵاتی لە پەرلەمانی کوردستان هەڵوەشاندۆتەوە و نەیهێشتووە واتە پەرلەمانی کوردستان ئەو دەسەڵاتی نەماوە ئەوەش نەوەستاوە اینجا هاتۆتە سەر دەسەڵاتی دادوەری ئەمما بڕگەی چوارمان هەیە لە مادەی 6 بڕگەی چوار لە مادەی 6 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندۆتەوە بڕگەی چوار دەڵێ ئەو تانانەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەدرێ لەلایەن ئەنجومەنی دادوەریەوە چەند دادوەرێک دادەندرێن بۆ ئەوەی بەو تانانەدا بچنەوە و سەیری ئەو تانانە بکەن ئەو دەسەڵاتەی لە ئەنجومەنی دادوەری و هەروها لە دادوەرانی هەرێمی کوردستان ستاندۆتەوە بێگومان ساکیتە نەیداوە بە کەس بەڵام کە ئەتۆ لێرانە حەق نەدەی بە دادوەرانی هەرێمی کوردستان حەق پێداچوونەوە بەتانەکان بکەن یعنی مەفهومی مخالف ئەوەیە کە ئەو حەقەشی داوەتەوە بە بەغدا و بە دادوەرانی بەغدا و بە ئەنجومەنی دادوەری بەغدا اینجا جگە لەمانەش لە مادەی 22 لە مادەی 22 یاساکە بەڵێ دکتۆرە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ماوەکەی درێژ کراوەتەوە پێم وایە بێت ئەگەر هەڵە نەبم لە 6 وادەی ئەوانیش کۆتایی دێت و جارێکی دیکەش ناتوانێت درێژ بکرێتەوە کۆمیسیۆنی شەڵێ ئێمە پێویستمان بە 4 مانگە بۆی بتوانین ئامادەکاریکەین بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێتان وانییە مەترسیەکەیە لەسەرەوەی کۆمیسیۆن دوایی بڵێ فریان نەکەوتین ناتوانین کۆمیسیۆنی عێراق وا دەکەیت تا هەفتی هەفت درێژ کراوەتەوە و بۆ خۆیان لە دوا کۆبوونەوەیان لەگەڵ
نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لەو چەند ڕۆژە ئەنجام درا باسییان لەوە کرد کە ئەوان پێویستیان بە 4 مانگە خۆیان پێویستیان بە 6 مانگە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام لەبەر ئەوەی هەندێک ئیجراعاتی ئەوەلیان ئەنجام داوە بۆیە ئەوان ڕەنگە بتوانن لە سەرەتای مانگی 6یان لە ناوەڕاستی مانگی 6 هەڵبژاردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەن هەتا هەفتیش هێنیان هەیە با بڵێن ماوەی یاساییان دەمێنێتن ڕەنگە ئەوە نەبێتە کێشەیەکی ئەو تۆ ئەنجاگەر بەڵێ دکتۆرە دەتوانین بڵێن بڕیارەکانی دادگای فیدراڵی سنووری دەسەڵاتەکانی خۆی بەزاندووە و هەروەها هەڕەشەن بۆ سەر دەستوریش دادگای فیدراڵی وەکو باسم کرد دادگای فیدراڵی ئینقلابی لەسەر دەستور کردووە دادگای فیدراڵی تەنها ئەوەی کە پەیوەندی بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەبوو یەک حەقی هەبوو بە پێی دەستور یەک قسە بکە ئەویشیان ئەوەیە کە دەبوو بڵێتەنە من ئەو داوایە ڕەت دەکەمەوە لەبەر ئەوەی لە تایبەتمەندی مندانیە چونکە سیرکردنی قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بەردەم محکەمەیت هەکە هیچ مادەیەکی نادەستوری تێدانی هەر خۆی سیرکردنی ئەو داوایە بۆ خۆی نادەستوری بوو بۆیە کاتێک دەمانگوت محکەمەی ئیتیحادی ڕێز لە دەستور دەگرێت ئەگەر بێگوت باە شەکلەن ئەمن ئەو داوایە ڕەت دەکەمەوە لەبەر ئەوەی لە اختصاصی مندانیە یاساکە یاسایەکی نافدا و هیچ مادەیەک لە ناو یاساکەدا پێچەوانەی دەستور نییە اینجا ئەوەی کە زۆر مهمە پێت بڵێم ئەوەیە کە دادگای فیدراڵی لەو بڕیاری کە دەری کردووە ئاعتیمادی کردوتە سەر مادەی 2 بەرگەی یەکەم فەقەرەی جیم لە دەستور و ئاعتیمادی کردوتە سەر مادەی 14 و مادەی 16 و مادەی 20 و هەروەها مادەی 102 هیچ لەو مادانەی کە ئەو ئاعتیمادی کردوتە سەریان یاسای پەرلەمانی کوردستان هاودژ نییە لەگەڵ ئەو مادانە هەمووی مطابقە لەگەڵ ئەو مادانە ئەو مادانەی کە محکەمە ئیسنادی کردوتە سەرێ بۆ هەڵوەشاندنەوەی یاسای پەرلەمانی کوردستان هەر هەموو مادەکان مطابقن لەگەڵ ئەو یاسایی کە ئێمە لێرانە چەند ساڵە تەطبیقی دەکەین و خولەکانی یەکەم و دووەم و سێەم و چوارەم و پێنجەمی پەرلەمانی کوردستانیشی پێ هەڵبژێردراوە بە هیچ شێوەیەک هیچ مادەیەک لەناو ئەو یاسایەدا نییە دژی دەستوری عێراقی بێتن بە هیچ شێوەیەک بەڵێ دکتۆرە لە 12مین دانیشتنیە بۆ کە دادگای فیدراڵیان بڕیارەیدا چۆن بۆ دوجار گەیشتەوەی ئەم بڕیارە بدا یاخود بڕیارەکانی بەم شێوە بێ پێتانەوە لە ژێر فشاری سیاسیایە چونکە زۆر کاتەوترێ هەر ئەسڵەن دابەشبوونی ئەندامانی دادگای فیدراڵی عێراق هەرەوەیە کە خۆی بڕیارەکانی زیاتر سیاسین تا دەستوری ئەمە پێشتر قسەمان زۆر لەسەر ئەو مۆزوعە کردیە ئەو دادگایە بۆ خۆی دادگایەکی دەستوری نییە و بەپێی ئەحکامەکانی دەستوردا نەمەزراوە کە بەپێی ئەحکامەکانی دەستوردا نەمەزراوە بڕیارەکانیشی بە تایبەتی دوای ئاخر تعدیل کە لە پەرلەمانی عێراق کراو دادگاکە ئەو ئەندامە نوێکانی دەست بەکار بوون بڕیارەکانی کە دەری کردووە بڕیارەکانی پێچەوانەی دەستورن تەمامن بەڵام ئەوەی کە ئەوڕۆ دەری کرد یعنی لە مخالفەی دەستور زۆر گەورەتر بوو پێشتر ئەمە لە هەموو تەحلیل و تەفسیرەکانمان بۆ بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی دەمانگوت مخالفەی دەستوری کردیە بەڵام ئەوڕۆ من دەڵێم ئینقلابی لەسەر دەستور کردووە ئینقلابی لەسەر دەستور کردووە چونکە ئەو حەقی داوەتە خۆی یاسایەکی نوێدا بڕێژێ و تعدیلی قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکاتن و نەسە کۆنەکان لا بباتن بە بیانووی ئەوەی دژ بە دەستورن و نەسی نوێژدا بڕێژێ دانانی نەسی نوێ داڕشتنی نەسی نوێ کە دەڵێ نابێ 111 ئەندام بێت و بەڵکو دەبێت 100 ئەندام بێتن ئەوە ئیشی مشەڕعە ئیشی پەرلەمانە کە دەڵێ دەبێ کۆمیسیۆنی عێراق بەڕێوە ببات و نابی کۆمیسیۆنی هەرێم بمێنێ و پەرلەمان هەڵبژاردنەکان بەڕێوە ببا ئەوە ئیشی مشەڕعی پەرلەمانی کوردستانە ئیشی هەرێمی کوردستانە کارەکە کاری تەشریعیە کاری قەزایی نییە
يعني أو واضح بيتن أمن أوروكا قصدك مكو كسيك مختص لبواري دستور قصدك نوكو وزيرك نوكو أندامك كوميتينا وأندي بارتي ديمقراطي كردستان بلكو وكو مختصك لبواري دستور تحليل وتفسير بو أو برياري محكمة اتحادية كم وبين مايا أو بريارنية وبين مايا أو انقلاب لسر دستور وتكراي برقو مادة كاني أوروكا قصي لسر كردوا بيتشواني دستورا ومحكمة اتحادي حقي تشريع كردني ياسا وحقي تعديل كردني ياساينية حق محكمة اتحادي اختصاصا كان دياري كراوة كالرقابة على دستورية القوانين والأنظمة النافذة وتفسير النصوص الدستورية أو كأورو كردي نرقابة لسا دستورية القوانين ونتفسير النصوص الدستورية بلكو هو شاندنوي كومالك نصوصا وداناني كومالك نصوصي نوي لجي قايدة بەڵێ یەکێتر لە بڕیارەکانی پێیوەست بوو بە موچەی فەرامبەرانی هەرێمی کوردستان کە حکوومەتی عێراق پابەندەکە بەوەی دەبێت موچەی فەرامبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بدرێت و دواکەوتنی پابەند نەبوونە بە دەستوور لە ماوەی ڕابردوو شەرچەنە خۆی هەرباسی لەوە کردووە کە ناردنی ئەو پارەی بۆ هەرێمی کوردستان نادەستووریە. ئێستا چۆن بۆ ئەم بڕیارەیدا و کاتێکی شەڵێن بڕیارەکانی باتن دەمێ هەمووی پێوی پابەند بێ لێتان وایە حکوومەتی عێراق تا چەند بۆ بڕیارەوە پابەند دەبێت بە کورتی سواس دەکەم. ئەو بڕیارەشی جێگای هەڵوەستە لەسەرکردنە بەڕاستی لەبەر ئەوەی بڕیارەکە هەر لەو بڕگەیە پێک نەهاتووە کە باس لە ئەوە دەکە کە حکوومەتی اتحادی دەبێ موچە خۆرانی هەرێمدا بین بکاتن چەند بڕگە و مادەیەکی کەی تێدایەوە ئیسنادی کردوتە سەر قانونی ئیدارەی مالی کە بە شێوەیەکی مرکزی نووسراوەتەوە ئەو قانونە و هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک سیر دەکاتن نەک وەکو هەرێمێک کە خاوەنی دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و قەزایی بێتن. بەڵێ بەڕێز دکتۆرە ڤالا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە ئەولێرۆ لەگەڵماندا بوو. سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.